نیشتنەوەی ئەم پاراگلایدەروانانە جیاوازە. ئەوان لە پێشبڕکێی پاراگلایدەروانی مەریوان بەشی نیشتنەوە لە شوێنی دیاریکراو بەشدارن. دەبێت لەو شوێنەی بۆیان دیاریکراوە بنیشنەوە. ئەوە نەکەن خاڵ بەدەست ناهێنن. تا امتیاز باش بەدەست کوردەکانەوە الحەمدولله خۆمان کە میزبانین لێرە ئایسا امتیاز ڕکۆردە ئەوڵ تقریبا تایم بێژین ها بەدەست مەریوانیەوە و مناڵە ئوستانە کوردستان کولەن گشتیان خاسن وە کوردەکان باشووریش بازم ئەوانش زۆر امتیازیان باشە دانێکیان کاگ هونەرە و کە سەرشناسە لە تەواوی عێراقا هەمووی ناسێ. 85 یاریزان لە دوو بەشی پیاوەن و ژنان لەو پێشبڕکێیەدا بەشدارن. لە ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان، ئێران، تورکیا، لوبنان و ئەفغانستانەوە چوونە تا قەراغ دەریاچەی زرێبار و پاراگلایدەروانی دەکەن. یەکەم جارە ئەو جۆرە پێشبڕکێیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێوە دەچێت و بەشداربووان دەڵێن ئاستەکەی زۆر لەسەرەوەیە. شوێنێکی زۆر گونجاو ئاوهەوایەکی زۆر گونجاوی هەیە. ئەتوانم بڵێم سابقەیەکی زۆر جوان، زۆر مڕەتەب، زۆر گونجاو بەڕاستی بەڕێوەبردنیان باشە، خزمەتکردن و شوێنەکەی گونجاوە. وەکو پێشبڕکێکەش ئاستێکی زۆر باشی هەیە. ئێمە وەکو کوردستانی باشوور ئاستی تیمەکەمان زۆر باشە. کەمتر لە 10 ساڵە یاری پاراگلایدەر لە ڕۆژهەڵاتی کوردستان برەوی پەیدا کردووە. بەڵام لەو ماوە کورتەدا خەڵکێکی زۆر ڕوویان تێکردووە، بەتایبەت ژنان. مسابقەکە لە سەتحی زۆر باڵا بەرگوزارە بێت وە لەسەر 1 سانت خەلەبانەکان خەریکن بە یەکۆ مسابقەدەن سەتحەکەی زۆر لەسەرۆیە 15 دانە خەلەبانی خانممان هەیە تقریبان وە 3 تەسک تایسە بەرگوزار بووە. احتماڵی هەیە مسابقەکە لە 6 تەسکا بەرگوزار بێ و هەر کامێکیان زۆر خراو دانێکیان کە خراو بووە حەز بە بەیانیە بێ بە 5 تەسک. پێشبڕکێی نێودەوڵەتی پاراگلایدەروانی مەریوان لە بەشی کەتتو ڕۆژی چوارشەمە دەستی پێکردووە و شەممە با ڕاگەیاندنی ناوی و باشترین پاراگلایدەروان کۆتایی دێت. کۆتاییە کە دەستپێکی پێشبڕکێ و فێستیڤاڵی گەورەتر دەبێت.